ئەگەر ئەو خیانەتە نەبووایە ئێستا دۆخەکە بە شێوەیەکی تر دەبێت. خوشک و براوە، پلانی بەرگری بۆ هەموو شوێنەکان و بە تایبەتی بۆ کەرکووک دانرا، چونکە تەواقعی ئەوەمان دەکرد کە پەلامارمان دەن و ئەگەر ڕەفراندومیش نەکرابە ئەو پلانە هەر هەبوو، دڵنیا بن، متەئەکد بن پلانیان هەبوو کە نەهێڵن ئەم وەزعی کوردستان وەکو خۆی ببینن. ئەگەر ئەو خیانەتە نەبووایە ئێستا دۆخەکە بە شێوەیەکی خنجرك بشتمكت بدولار و پترونه فروتن خونانامنه خیانت بو خیانت خنجرك بشتمكت بدولار و پترونه فروتن خونامنه خیانت بو خیانت خنجرك بشتمكت بدولار و پترونه فروتن خونامنه ما ابو سوزو پیمان دنافبرا خوچکو برا چند سالم دبیجن اوه کرکوک اوه دلی کردستان حیف دگوتن کرکوک دلی کردستان خیانت بو خیانت خنجرك بشتمكت بدولار و پترونه